ڕوونمایەکی 144 هێرتزی بە ڕۆنی 3.2کەی و هەروەها چارەسەرکەری سناپدراگۆنی سەر و ئازماوناون و ڕووکاری هایپەر ئۆئێسی نەوەی دووەم تێکەڵکێش کراوە بە زیرەکی دەستکرد و بە 4 دانە بڵندگۆی ستریۆ و بە باترێکی قەبارە گەورە و لەگەڵ کۆمەڵێک تایبەتمەندی تر کە لەم پادەدا بوونی هەیە و ئێستا لە ژێر دەستی ستارتێک پلەسە. ئێمە پێداچوونەوەیەکی تەواومان بۆ کردو و ئەزمموی تەواوی خۆمان لەو چەند ڕۆژەدا لەگەڵ ئەم پادە بەسەر بردووە و لەم ڤیددیۆیەدا خاڵ بە خاڵ تشتی دەخینە سەر و پاشکەمێک تر دەگەڕێنەوە لاتان. سلاوی خوای گەورەتان لێبێ، من مەنسوور باسم لە تێک پلەسەوە خۆم بۆ خۆشحاڵ دەزانم. پشتیوان بە خودای گەورە، دواتر پشتیوان بە خۆشەویست لە ڤیددیۆیەکی نوێ پێداچوونەوەیەکی نوێ بە بەرهەمێکی نوێ لەگەڵتانی. بێگومان بەرهەمی ئەمڕۆمان بەرهەمێکی ناوازەیە، ماوەی چەندین ڕۆژە لە بەردەستی ئێمە ئەزمونمان کردووە. پێمان خۆشە لەم ڤیددیۆیەدا تەواوی ئەزمموی خۆمان لەگەڵ ئەم پادە بخۆینە ڕوو و ڕاو سەرنجی و تێبینیەکانی خۆمان لەسەر گشت تایبەتمەندیەکانی ئەم بەرهەمە لەم ڤیددیۆیەدا بە پوختی و بە جوانی بۆی خۆشەویست بخەینە ڕوو. پێشەوەی بچینە سەر باسکردنی گشت تایبەتمەندیەکانی ئەم پادە، تکایە سەبسکرایبی چەناڵەکەی ئێمە لەبیر نەچێت و هەروەها لایک و شێری ڤیددیۆکانیشمان کە بۆی زۆرترین کە سوودی لێ بینێت و ئەگەر بینەرێکی نوێ زەنگوڵەکەش چالاکە هیچ تێ ناچێت بۆی لە کاتی دانانی ڤیددیۆی نوێ ئاگەنامەی چەناڵەکەمان بە ئێوەی خۆشەویست بات. بێگومان ئەم بەرهەمەی لە بەردەستی ئێمەیە شاومی پاد 7 کە بەرهەمێکی ناوازەی کۆمپانیای شاومیە، هەم لە ڕووی تایبەتمەندی و هەم لە ڕووی نرخیش زۆر باشە و زۆر گونجاوە و بە پێویستی دەزانین لەم ڤیددیۆیەدا تەواوی تایبەتمەندیەکانی ئەم بەرهەمەتان بە پوختی و بە ڕوونی بۆ بخەینە ڕوو. و پێشەوەی بچینە سەر باسکردنی گشت تایبەتمەندیەکانی ئەم بەرهەمەمان، بە پێویستم زانی کە باز لە دیزایانی بەرهەمەکەمان بکەین. لە بەش پشتەوەدا دیزاینێکی زۆر جوانی هەیە کە فلاتە، هەروەها لە بەشی سەرەوەدا چوارگۆشەیەکمان هەیە کە کامێرا سەرچەکەی تێدا جێگیر کراوە و هەروەها لە بەشی خوارەوەشدا سێ دەرچەی بازنەییمان هەیە کە ئەمەش بۆەوە بەکاردێت کە پادەکەمان پشتگیری لە تەختەکلیلی زیرەک دەکات کە هی کۆمپانیای شاومی دواتریش دێنە سەر باسی ئەویش. و لە بەشی لای ڕاستی تابلێتەکەمان تەختە و هەروەها لە بەشی خوارەوەدا دەرچەیەکمان هەیە کە پێنووسی کۆمپانیای شاومی پێنووسە زیرەکەی لێ پێوەست دەکرێت و بە هەمان شێوە بارگاوی دێکاتەوە پێنووسەکە کە ئەمەش تایبەتمەندێکی گرنگە. و لە بەشی سەرەوەشدا هەر لە بەشی لای ڕاست دوگمەی زیادکردن و کەمکردنی دەنگمان هەیە و دوو دانە مایکیش بوونی هەیە. و لە بەشی سەرەوەماندا دوگمەی هەڵکردن و کوژانەوەی پادەکەمان هەیە و هەروەها دوو دانە بڵندگۆمان هەیە بە تایبەتمەندی دۆڵبی ئاتمۆس و مایکێکی تر بوونی هەیە. و لە بەشی لای چەپی پادەکەمان هیچ فەرمانێک بوونی نییە و لە بەشی خوارەوەشدا دیسان دوو دانە بڵندگۆمان هەیە و دەرچەی بارگاویکردنەوەی شێوە تایپسیمان هەیە کە دواتر دێنە سەر باسکردنی توانای بارگاویکردنەوەی ئەم پادەش. بێگومان لە بەش پێشەوەشدا خاوەندارێتی لە ڕوونمایەکی تەخت دەکات بە قەبارەی 11.2 ئینچ. ئەوەی جێگەی سەرنجە پادەکەمان کێشەکەی زۆر سووکە کە تەنها 500 گرامە، ئەستوریەکەشی تەنیا 6.8 میلی مەترە و خۆشبەختانە پادەکەمان خاوەندارێتی لە 4 دانە بڵندگۆی ستریۆ دەکات بە تایبەتمەندی هایڕێز ئۆدیۆ و هەروەها دۆڵبی ئاتمۆس. و پێشەوەی ئێمە بچینە باسکردنی گشت تایبەتمەندیەکان بە پێویستم زانی کە سەرنجتان لەسەر ڤیددیۆیەکە بمێنێت چونکە لە ئاخیرەکەی نرخی تەواوی بەرهەمەکە دەخەینە ڕوو بە پادەکە و هەروەها بە تەختەکلیلەکە و هەروەها بە پێنووسەکەش و ئۆفەر و دیاری کۆمپانیای شاومیش لەگە بیرمەکەن کە لەگەڵ ئەم پادەدا بوونی هەیە. بێگومان پادەکە لە ڕووی ڕوونماوە لە بەش پێشەوەدا خاوەندارەتی لە ڕوونمایەکی 11.2 ئینچ دەکات لە جۆری IPS LCD بە ڕۆنی 3.2کەی کە 144 هێرتزە و هەروەها HDR دەیە و 800 نیتسیشە کە ئەو پەرە ڕۆشنای ڕوونماکەشی 800 نیتسە. بێگومان بەرزیتر پیکسلەکانیشی 345 PPI و هەروەها کۆمەڵێک تایبەتمەندی گرنگتر لە ڕوونمای ئەم پادەدا بوونی هەیە. وەرم بە ئەوانیشتان پێ بڵێم خۆشبەختانە ڕوونمای پادەکەمان ڕوونمایەکە کە خاوەندارێتی لە بڕوانامەیەکی UV ئەڵمانی دەکات کە ئەمەش وا دەکات هیچ تیشکێکی زیان بەخش لە ڕوونمای پادەکەمان دەرنەچێت و زیانی بۆ چاوەکانمان نەبێت کە ئەمەش تایبەتمەندێکی زۆر گرنگە کە لە ڕوونمای ئەم پادەدا بوونی هەیە. بەڕاستی ڕوونماکەی ڕوونمایەکی زۆر ناوازەیە لەگەڵەوەی IPS LCD، بەڵام کۆمەڵێک تایبەتمەندی زۆر باشی هەیە و لەبەر ئەوەش IPS LCD لە ڕوونمای ئەم پادەدا بەکار هاتووە بۆ ئەوەی پارێزگاری لە نرخەکەی بکات کۆمپانیای شاومی و نرخی پادەکە بەرز نەبێتەوە و بەشی زۆری بەکارهێنەران توانێت ئەویان هەبێت کە پادەکە بکڕن. یەکمان لە ڕووی چارەسەرکەرەوە پادەکەمان خاوەندارێتی لە چارەسەرکەری کۆمپانیای سناپدراگۆن دەکات کە سەر و ئازمام
ناوەندا کە سنابدراگۆنی 7 پلسی نەوەی سێمە کە 4 نانۆمەترە و هەروەها یەکەی ڕێخەری گرافیکەکەشی ئەدری 932 بێگومان لە ڕووی چارەسەرکەرەوە پادەکە توانایی چارەسەرکەرەکەی توانایەکی زۆر باشە و لە بەشێکی زۆری ئەو یاریانی ئێمە کە پێمان کردووە ئەزمونمان کردووە کە یاری شادۆ فایتی 4 و هەروەها نێتفۆر سپیدە جگە لەمانە پەبجی مۆبایلە و هەروەها باتڵ پرایمە لە بەشێکی زۆری ئەم یاریانە پشتگیری لە 120 FPS دەکات کە ئەمەش تایبەتمەندێکی گرنگە بۆ پشتگیریکردنی FPS بۆ یاریەکان کە لەم پادەدا بوونی هەیە و لە ڕووی چارەسەرکەرەوە ئێمە ئەم پادە زۆربەی ئەم یاریانەمان لەسەر تاقی کردوتەوە ئێستاش دەیبینن کە توانایەکی زۆر باش پێشکەش دەکات لە ڕووی چارەسەرکەرەوە و هەروەها لە ڕووی گەرمبوونیشەوە پادەکە بە شێوەیەکی زۆر کەم گەرمدادێت کە ئەمەش خۆی لە خۆیدا بۆ چارەسەرکەرەکەی دەگەڕێتەوە کە هی کۆمپانیای سناب دراگۆنە بێگومان لە ڕووی ڕامەوە خاوەندارەتی لە 2 جۆر ڕام دەکات کە 12 گیگابایتە و هەروەها 8 گیگابایت لە جۆری LPDDR5X و هەروەها لە ڕووی بیرگەوە خاوەندارەتی لە بیرگەی 256 گیگابایت دەکات لە جۆری UFS 4.0 کە خێرایەکی زۆر باشی هەیە و هەروەها دەرچە تایپ-سێکەشی پشتگیری لە USB 3.1 دەکات کە دەتوانێت لە ڕێگەی فلاشەوە بە ئاسانی و بە خێرایی داتاکانت لە نێوان فلاش بۆ پادەکەەوە لە پادەکەەوە بۆ فلاش ئالۆگۆڕ پێ بکەیت بێگومان لە بەشی پشتەوەدا پادەکە خاوەندارەتی لە کامێرایەک دەکات بە ڕوونی 13 مگاپیکسل کە کامێرایکی سەرچەوە لە بەش پێشۆشدا خاوەندارەتی لە کامێرایکی سەلفی دەکات بە ڕوونی 8 مگاپیکسل و لە ڕووی کامێراشەوە دەتوانین بڵێن توانای کامێراکەی لە ڕووی کامێرای پێشەوە لە ڕووی کامێرای دواوە ئاستێکی مامناوان پێشکەش دەکات و دەتوانین بڵێن خراپ نییە و لە ڕووی باتریشەوە پادەکەمە خاوەندارەتی لە باتریش قەبارە گەورە دەکات کە 8850 ملی ئەمپێرە بە توانای بارگای بوونەوەی 45 وات و خۆشبەختانە کە لەسەری بارگای بوونەوەی 45 وات لەنێو کارتۆنەکەیدا بوونی هەیە و جگە لە کە لەسەری بارگای بوونەوەی 45 وات کەفەری پارێزگاریش لەنێو کارتۆنەکەیدا بوونی هەیە کە شاومیش گرنگی بە بەکارهێنەران داوە بۆ ئەم ساڵ کە کەڤەرێکی لەنێو کارتۆنەکە داناوە کە جێگەی دەستخۆشیە و ئەمە ژوا دەکات بارگرانی لەسەر بەکارهێنەران لابچێت و تووشی کەڤەرکڕین نەبن و خۆشبەختانە پادەکەمان پشتگیری لە نوێترین پێنووسی کۆمپانیا شاومی دەکات کە پێنووسێکی زیرەکە و لە تەنیشتی پادەکەشمان دەتوانین پێوەستی بکەین و لە هەمان کاتدا پادەکە پێنووسەکەش بارگاوی دەکاتەوە کەمەش تایبەتمەندێکی گرنگە کە لەم پادەدابوونی هەیە و هەروە پشتگیری لە تەختەکلیلی زیرەی کۆمپانیا شاومیش دەکات کە ئەمەش بە هەمان شێوە دەتوانی پێوەستی بکەی لەگەڵ پادەکە و دەتوانی وەکو کۆمپیوتەرێکی بچووکراوە بەکاری بهێنیت و وەگشت کارەکانی ڕۆژانە تیپی ئەنجام بدەیت چ لە ماڵەوە بیت یاخود لە دەرەوە یاخود لە ئۆفیس بیت و وەک ئەوە وایە کە کۆمپیوتەرێکی بچووک لەبەر دەستەکانت دابێت و نابێوەش لەبیر بکەین کە پادەکەمان خاوەندارێتی یاخود دەتوانین بڵین کار بە نوێترین ڕووکاری کۆمپانیای شاومی دەکات کە شاومی هایپەر ئۆئێسی نەوەی دووەمە کە تێکەڵکێش کراوە بە زیرەکی دەستکرد و هەروەها بە هاوکاریژی زیرەکی دەستکردی کۆمپانیای گوگل کە گوگل جێمینایە توانایەکی لە ڕادە بەدەر پێشکەش دەکات و ئاسانکاریەکی زۆرمان بۆ دەکات لە کاتی بەکارهێنان بە تایبەت لە کاتی چارەسەرکردن یاخود بە ئەنجامگەیاندنی هاوکێشە بیکاریەکان و گەڕان لە نێو ڕووکارەکەدا و هەروەها جگە لەمانە چاکردنی وێنە و کۆمەڵە کردداری تر کە کردداری زۆر ناوازن لە ڕێگایژی دەستکردی کۆمپانیای گوگلەوە دەتوانین سوودی لێ ببینین بێگومان پادەکە پادێکی زۆر ناوازێ و هەروەها لە ڕووی تایبەتمەندی و بەراورد بە تایبەتمەندەکانی نرخەکەشی زۆر گونجاوە نرخی ئەم پادە بۆ ڕامی 12 گیگابایت و بیرگەی 256 گیگابایت بە نرخی 534,000 ناری عراقی بەردەستە بۆ فرۆشتن و هەروەها بۆ ڕامی 8 گیگابایت و بیرگەی 256 گیگابایت بە نرخی 485,000 ناری عراقی بەردەستە بۆ فرۆشتن و هەروەها نرخی پێنووسە زیرەکەکەشی 79,000 ناری عراقی و تەختەکلیل لە زیرەکەکەش نرخی 149,000 دیناری عراقیە و گشت ئەم بەرهەمانش بە گرنتی فەرمی کۆمپانیای شاومی بۆ بازاڕەکانی عراق و هەرێمی کوردستان بەردەست خراوە بۆ فرۆشتن و ئەوانەی داواکاری پێشوەختەشیان کردبوو یاخود دەیکەن ئەوە تەختەکلیلێکی زیرەی کۆمپانیای شاومی دەتوانن بە دیاری وەربگرن تەنها بۆ ئەوانەی کە داواکاری پێشوەختەیان کردووە بێگومان ئەوەی باسمان کرد گشت ڕاو سەرنج و تێبینیەکانی ئێمە بوو لەسەر ئەم پادە و ڕووی نرخیشەوە نرخەکەی زۆر گونجاوە بەراورد بەو تایبەتمەندیانەی کە هەیەی و تکایە سبسکرایب چناڵەکەی ئێمەت لەبیر نەچێت و لایک و شێری ڤیدیۆکان بکە و زەنگوڵەکەش چالاکە بۆی لە کاتی دانانی ڤیدیۆنێ ئاگەنامە چناڵەکەمان بێ خۆشەویست بکە تا ڤیدیۆی داهاتوو بەخوا گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ